خۆشەویستەکانم یەکێک لەو زیکرە گەورانەی کە لە شریعەتی ئیسلامیدا گرنگی پێ ئەدرێ سوورەتی ئیخلاسە، بە تایبەتیش جەنابتان ئاگادارن یەکێک لە وردە گەورەکانە لە بەیانیان و ئێوارانە فەرمودەی پێغەمبەری لەسەر صلی الله عليه وسلم ئینسان بیخوێنێ و بە تایبەتیش لە شریعەتی ئیسلامیدا لە فەرمودەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم بە گرنگیەوە باسی سوورەتی ئیخلاس ئەکرێت کە بەڕاستی سوورەتی ئیخلاس ئەتوانم بڵێم زۆرێک لە ماناکانی شریعەتی ئیسلامی لە سوورەتی ئیخلاسدا کۆبووەتەوە، وەکو لە فەرمودەکەی رسول الله صلی الله عليه وسلم باسەکە فەرمێ خوێندنی یەکجاری سوورەتی ئیخلاس بریتیە لە سەیەکی قورئان، یعنی 3 جار سوورەتی قل هو الله بخوێندرێ وەکو ئەوە ئینسان ختمێکی قورئانی کردبێ. بە تایبەتی ئەبو ذەڕی غەفاری جەنابتان ئاگادارن ئازیزەکانم، ئەو سەحابە بەڕێزەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ رسول الله باسەکە فەرمێ هەر کاتێک جبرائیل بەهاتایە بۆ لام وحی بۆ بێنامایە ئەفەرمێ ئەی فەرموو ئەی محەممەد صلی الله عليه وسلم سەلامی من بە ئەبو ذەڕی غەفاری بگەێ، جارێک نەبوو دوو جار نەبوو، ئەفەرمێ سەری چەند جارەکەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پرسیار لە جبرائیلەکە ئەی جبرائیل تۆ چۆن ئەبو ذەڕی غەفاری ناسی؟ ئەویش فەرمێ لە وەڵاما فەرمی ئەی محەممەد صلی الله عليه وسلم بۆ فریشتە هەیە لە ئاسمانە ئەبو ذەڕی غەفاری نەناسێ؟ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆر بەلا بەسەری باشە چۆنەوە ئەبو ذەڕی غەفاری بەو شێوازە ناسراو بووە لە ئاسمانەکانە؟ فەرمووی ئەی رسول الله صلی الله عليه وسلم ئەبو ذەڕی غەفاری سوورەتی قل هو الله زۆر خوێنێ. جا لەبەرەوە ئازیزەکانم ئێمە ئەو سوورەتە پێکاتووە لە چەند ئاەتێک تقریبا 4 ئاەتی قورئانیە ئێمە لە بیری نەکەین. قل هو الله أحد الله الصمد لم يلد ولم يولد ولم يكن له كفوا أحد. بەڕاستی ئازیزەکانم بۆ یەکشە سوورەتی ئیخلاسە بۆ ئەوەی بەڕاستی ئینسان کاتێک کە ئیخوێنێ ئەو کاتە بۆی دەرەکەوێ لە خوای گەورە و میهرەبانتی ئەگا. زۆرێک لە صفاتەکانی رب العالمین لە سوورەتی ئیخلاسە کۆبۆتەوە کە دەفەرمێ بسم الله الرحمن الرحیم قل هو الله أحد. ئەی محەممەد صلی الله عليه وسلم پێیان بڵێ خوا تاک و تەنهایە، هیچ شەریکێکی نییە. خوا یەکە، وەکو کوردەواری خۆمان ڕەحمەتی خوایان لێبێ ئەڵێ خوا یەکە و نابێ بەدوو. بڵێ قل هو الله أحد، پێیان بڵێ خوا تاکە، هیچ شەریکێکی لەم سەرزەوی ئاسمانەدا نییە. الله الصمد، ئەو خوایە زۆر زۆر بێنیازە لە هەموو شتەکان، بێنیازە لە خەڵکی، بێنیازە حتا لە عیبادەتی بەرامبەرەکان، لە خواپەرستی بەرامبەرەکان، بێنیازە لە هەموو شتێک، پێویستی بە هیچ شتێک نییە. هەموو شتەکان پێویستان بە خوای گەورە و میهرەبان هەیە، بەڵام رب العالمین جل جلاله پێویستی بە هیچ شتێک نییە. ئەو خوایە لەم یەلید وەلەم یولد، ئەو خوایە لە کەس نەبووە و کەسیشی لێ نەبووە. یعنی ئەگەر لە سەردەمی خۆیان مشریکەکان پێیان وابوو بێ کە یعنی پەنا بەخوا گومانی خراپیان بە رب العالمینە برد جل جلاله، رب العالمینە فەرمێ لەم یەلید، لە کەس نەبووە، وەلەم یولد، کەسیشی لێ نەبووە. یعنی ئەم خوایە تاک و تەنهایە، بێنیازە لە هەموو بابەتەکان. ولم يكن له كفوا أحد. رب العالمين جل جلاله یەکێکی تر لە صفاتەکانی ئەوەیە بەڕاستی هیچ شتێک کوفئی رب العالمین نییە، هیچ شتێک هاوشێوەی رب العالمین نییە. خوای گەورە جل جلاله نە مەخلوقاتێک لەو ئەچێ بە هیچ شێوازێک حدسی شتێک لەم کەونەدا هەیە لە رب العالمین ناچێ. خوای گەورە و میهرەبان بە شێوازێکە کە هیچ شتێک یان حتا لە ڕووی دەسەڵات لە ڕووی بابەتەکانی تر هیچ شتێکی تر نییە هاو کوفئی رب العالمین بێ. ئومێدم وایە ئازیزەکانم گرنگی زۆر بەو سوورەتە بدەین، بە تایبەتی ئەوانەی کە خوێندەواریەکی وایان نییە، نازانن قورئان بخوێننەوە، بە بەردەوام ئەوەندەی کە بۆیان نەکرێ زمانیان پاراو بێ بە خوێندنی سوورەتی ئیخلاس، بەو ئومێدەی کە بتوانن ڕۆژانە چەندین ختمی قورئانی بۆ خۆیان تۆمار بکەن، بۆ ئەوەی کە بتوانن هەم لە دنیادا سەربەرز و ڕووسور بن، هەم لە قیامەتە سەربەرزی بەرخاپی خوای گەورە و میهرەبان بین. هەموو لایەکمان بێ.